سڵاو بینەرانی عزیزی تلویزیۆنی کۆمەڵە لەگەڵتانین بۆ گەشتی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە ئێستاش سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بە سەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری مەریوان، بەرداوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی خەڵکی شاری دێهولوران، پەسەندکرانی حکمی سەدارەی دوو هاوڵاتی کورد لە دادگای باڵای ڕژیمی کۆماری ئیسلامی، ئازادی کاتی فروزان نەوجەوان لە زیندانی ناوەندی ورمێ و لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. درێژەی هەواڵەکان دەست بە سەرکرانی هاوڵاتێکی خەڵکی شاری مەریوان ڕۆژی شەممە 9 جۆزەردانی 1405 هەتاوی هاوڵاتیەکی خەڵکی شاری مەریوان لەلایەن هێزانیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی دەست بەسەر و ڕەوانی شوێنێکی نادیار کراوە. بەپێی راپۆرتەکان ئەو هاوڵاتیە بە ناوی منسوور باسمی خەڵکی گوندی بێستارانی شارستانی مەریوان بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیسلاحاتی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و ڕەوانی گورتورخانە ناوەندامنیەکان کراوە. شایانی باسەکە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە هۆکاری دەست بە سەرکرانی ئەو هاوڵاتیە ئەو تۆمەتانی خراوە تەپاڵی و هەروەها دۆخی تەندروستی زانیاریەک لەبەردەستدا نییە. بەرداوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی خەڵکی شاری دێهولوران لە ڕۆژانی ڕابردوودا هاوڵاتیەکی خەڵکی شاری دێهلوران بە ناوی زەهرا محەممەد وەلی لەلایەن هێزانیەکان دەست بەسەر و هێشتا چارەنووسی دیار نییە. ئەو هاوڵاتی تەمەەن 27 ساڵە ڕۆژی شەممە 2 جۆزەردانی 1405 هەتاوی لەلایەن هێزەکانی ئیتلاعاتی سپای ڕژیمەوە بەبێ نیشاندانی بەڵگەی قەزایی دەست بەسەر و ڕەوانێکی شوێنێکی نادیار کراوە. جێگای ئاماژەیە کە سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لەبەردەستدانی و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سەربەخۆ بێبەشکراوە. پەسەندکرانی حکمی سێدارەی دوو هاوڵاتی کورد لە دادگای باڵای ڕژیمی کۆماری ئیسلامی بەپێی دوایین زانیاریەکان دوو هاوڵاتی بەندکراو لە زیندانەکانی ناوەندی شاری بۆکان بە ناوەکانی ڕەئوف شێخ مەعروفی و محەممەد فەرەجی حکمی سێداریان لەلایەن دادگای باڵای وڵاتەوە پەسەندکراوە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە ئەو دوو شارۆمەندە کە لە ڕێکەوتی 5 بەفرامبار و 3 ڕەشەمەی 1404 هەتاوی لەلایەن هێزانیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەرکراون دواتر لەلایەن لقی یەکی دادگای ئینقلابی مەهابادەوە بە تۆمەتی فەسادی فیلعەرز حکمی سێداریان بەسەردا سەپێنراوە. شایانی باسە کە ئەو دوو بەندکراوە لە ماوەی دەست بەسەرکرانیاندا لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سەربەخۆ پەیوەندی گرتن لەگەڵ بنەماڵەکانیان بێبەشکراون و هەروەها بەهۆی ئەشکەنجەکانی ناوەندە ئەمنیەکان دۆخی تەندروستیان ناجێگیرە. ئازادی کاتی فروزان نەوجەوان لە زیندانی ناوەندی ورمێ ڕۆژی شەممە 9 جۆزەردان فروزان نەوجەوان چالاکی فەرهەنگی و مامۆستای زمانی ئینگلیزی بە دانانی بارمتە بە شێوەیەکی کاتی لە زیندانی ناوەندی شاری ورمێ ئازاد کرا. بەپێی راپۆرتەکان ئەو هاوڵاتیە ڕێکەوتی 23 وڵانی 1405 هەتاوی بەهێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیم بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و ڕەوانی گورتورخانە ناوەندامنیەکان کراوە. جێگای ئاماژەیە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکران و ئەو تۆمەتانی خراوە تەپاڵ ئەو شارۆمەندە زانیاریەک لەبەردەستدانی و بنەماڵەکەی لە ژێر گوشاری توندی هێزە ئەمنیەکاندا. لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ڕۆژانی ڕابردوودا دوو بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی تاوانە کۆمەڵایەتیەکان بەبێ ئاگاداری بنەماڵەکانیان لە سێدارە دراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەندکراوێ بە ناوی فەرهەنگ شێخە ڕۆژی یەکشەممە 4 جۆزەردانی 1405 هەتاوی بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەز لە زیندانی ناوەندی شاری سنە لە سێدارە دراوە. لە هەمان کاتدا هاوڵاتێکی دیکەی بەندکراو لە زیندانەکانی ناوەندی بیرجەند بە ناوی ڕەشکەن چاک زەهری تەمەن 55 ساڵ بە تۆمەتی پەیوەندیدار بە ماددە هۆشبەرەکان بە شێوەیەکی نهێنی لە سێدارە دراوە. کۆبوونەوەی پەرستاران لە شاری یەزد ڕۆژی ڕابردوو پەرستارانی دانیشتووی شاری یەزد بەهۆی بایەغنەدانی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە دۆخی ژیان و مەعیشەتیان ناڕزایەتیان دەربڕیوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ کرێکارانی ناڕازی بۆ کۆبوونەوە لە بەردەم بینای ستانداردی و هەروەها وتنەوەی دروشمی دژ بە پەرستارانی گەندەڵی ڕژیمی کۆماری ئیسلامی ئاماژەیان بەوە کرد کە بۆ ماوەی زیاتر لە 6 مانگە حەقدەست و
کارامایان وەرنەگرتووە و دۆخی ئابووریان لەو پەڕی خراپیدایە. لە درێژەی کۆبوونەوەکەدا ناڕازیان خوازیاری پێدانی هەڵدەست و کارامە دواخراوەکان و کۆتایی هاتنی گوشارە ناوەندامیەکان بۆ سەرپەرستارانی ناڕازی و کەمکردنەوەی ساعەتی کار و هەروەها بەرزکردنەوەی ئاستی هەڵدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان بوون. ئازادی سپیدە قولیان لە زیندانی وەکیل ئابادی مەشهەد. ڕۆژی شەممە نوێ جۆزەردانی 1405 هەتاوی سپیدە قولیان بەندکراوی سیاسی پاش کۆتایی هاتنی ماوەی بەندکرانەکەی لە زیندانی وەکیل ئابادی مەشهەد ئازاد کرا. بەپێی راپۆرتی گەیشتوو ناوبرا و دوایینجار ڕێکەوتی 21 سەرماوەزی 1404 هەتاوی و بەهۆی بەشداریکردن لە مەراسمی حوتەی گیانبەخت کرد و خسرە و عەلی کوردی لەلایەن هێزانیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر و ڕەوانی بەندیخانەی وەکیل ئابادی مەشهەد کرا. ئەو هاوڵاتیە بە تۆمەتی کۆبوونەوە بە مەبەستی تێکدانی ئەمنیەتی وڵات و تەبلیغ دژ بە ڕژیم حکمی 5 ساڵ زیندانی تەعزیری و 6 مانگ زیندانی تعلیقی بەسەردا سەپێنرا. زەوتکرانی دارایی زیاتر لە 100 هاوڵاتی لەلایەن دەستگای ڕژیمەوە. بەپێی راپۆرتەکان دارایی 108 هاوڵاتی لە پارێزگاکانی خوڕاسانی ڕەزەوی و گوڵستان لەلایەن دەستگای قەزای ڕژیمی کۆماری ئیسلامیەوە دەستی بەسەردا گیراوە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە 34 هاوڵاتی خەڵکی پارێزگای خوڕاسانی ڕەزەوی بە تۆمەتی پشتیوانی لە وڵاتانی دژبەری ڕژیمی کۆماری ئیسلامی و زەوت و هەوڵەکان بۆ سازکردنی دۆسیەی ئەمنیەتی بۆ ئەو شارۆمەندانە هێشتا بەردەوامە. هەروەها 74 هاوڵاتی دیکەی خەڵکی پارێزگای گوڵستان کە دانیشتووی وڵاتانی دەرەوەن بە هەمان تۆمەت داراییەکانیان دەستی بەسەردا گیراوە. شایانی باسا کە لە سەرەتای دەستپێکردنی هێرشی هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەرپێگەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە سەدان هاوڵاتی لە شارە جیاوازەکان داراییەکانیان بە تۆمەتی پشتیوانی لە وڵاتانی دژبەر هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی ئیسرائیل و ئەمریکا و هەروەها هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات داراییەکانیان دەستی بەسەردا گیراوە ڕوبەڕووی حکمی قورسی قەزایی بوونەتەوە. سازکردنی دۆسیە قەزایی بۆ 40 شارۆمەند بەهۆی بەکارهێنانی ئامێری ستارلینگ. لە ڕۆژانی ڕابردوودا لانی کەم 40 هاوڵاتی دانیشتووی ناوچەی شەمێراناتی شاری تاران لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە بە تۆمەتی بەکارهێنانی ئامێری ستارلینگ ڕوبەڕووی حکمی قەزایی بوونەتەوە. بۆ وتەی بەرپرسانی هێزە ئینتیزامیەکانی ڕژیم لە سەرەتای مانگی خاکەلێوەی ئەم ساڵەوە لانی کەم 40 ئامێری ستارلینگ لە شوێنە گەشتیاریەکانی ناوچەی لاواسان، ئۆشان، فشم و مەیگۆن دەستی بەسەرداگیراوە و خاوەنەکانیان ڕوبەڕووی حکمی قورسی قەزایی بوونەتەوە. ئەمە لە کاتێکدایە کە ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ ماوەی چەندین مانگ بە تەواوی هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی لە ئێران داخست و هاوڵاتیان تووشی کێشەی جددی بوون بۆ پەیوەندی لەگەڵ دەرەوەی وڵات و بنەماڵەکانیان. هێرشی هێزەکانی شارەداری ڕژیم بۆ سەر دەستفرۆشان لە سەراوان. بەیانی یەکشەممە دەی جۆزەردانی 1405 هەتاوی هێزەکانی شارەداری ڕژیمی کۆماری ئیسلامی بە توندی هێرشیان کردوێتە سەر دەستفرۆشانی شارستانی سەراوانی پارێزگای سیستان و بەلوچستان. چالاکوان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئاماژە بەوە دەکەن کە سەرەڕای پچڕانی بەردەوامی ئاو و کارەبا و هەروەها لە سەرەوەبوونی نرخونان و کەلوپەلی ژیان لە شارە جیاوازەکانی ئێران ڕژیمی کۆماری ئیسلامی بەتوندی هێرش دەکەنە سەر ئەو هاوڵاتیانە کە هەوڵی دابینکردنی سەرەتاترین پێداویستەکانی ژیانی بنەماڵەکانیان دەدەن. لە هەمان کاتدا کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە لە ئەگەری بەردەوامی دۆخی ئەمنیەتی لە شارەکان و هەروەها گوشاری هێزەکانی شارەداری ناڕەزایەتیەکان پەرە پێدەدەن و ماندەگرن. هشداری توندی بەرپرسانی ئەمریکا بە ڕژیمی کۆماری ئیسلامی. ڕۆژی ڕابردوو پێت هێگیز وەزیری شەڕی ئەمریکا سەبارەت بە ئەگەری ڕێگنەکەوتنی ئەمریکا لەگەڵ ڕژیمی کۆماری ئیسلامی بە توندی هشداریدا. ناوبراو لە کۆبوونەوەی ئەمنیەتی شانگرلا لە وڵاتی سنگاپور ڕایگەیاند کە لە ئەگەری ڕێگنەکەوتنی ئەمریکا و ڕژیمی کۆماری ئیسلامی سەبارەت بە بەرنامەی ئەتۆمی تاران هێرشە ئاسمانیەکان بۆ سەر پێگەکانی ڕژیم لە ئێران و ناوچەکە دەست پێ دەکاتەوە. ئەمە لە کاتێکدایە کە ڕۆژانی ڕابردوو دەوڵەتی ئەمریکا و کۆماری ئیسلامی هەوڵێکی بەرفراوان دەدەن کە سەبارەت بە کێشەکانیان ڕێبکەون و بە مەبەستی هەوڵەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەگەری هەیە ئاگربەستی نێوانیان بۆ ماوەی لانیکەم 6 ڕۆژ درێژ بکرێتەوە. دوایین هەواڵ پەرەپێدانی ئۆپراسیۆنی ئەرتشی ئیسرائیل لە باشووری لوبنان. بەپێی راپۆرتی گەیشتوو ئەرتشی ئیسرائیل ئۆپراسیۆنە سەربازیەکانی لە ناوچەی شەقیف و وادەی سەلوقی لە باشووری لوبنان پەرەپێدەدات.
ڕۆژی یەکشەممە دەی جۆزەردانی 1405 هەتاوی ئیفخای ئەردەعی وتەبێژی ئەرتشی ئیسرائیل ڕایگەیاند کە فەرمانی باکووری ئەرتشی ئیسرائیل ئۆپراسیۆنەکانی لە ناوچەکانی باشووری لوبنان بە شێوەیەکی بەرچاوپەرە پێدەدات و هەوڵ دەدات زۆربەی پێگەکانی حیزبوڵڵا لەناو ببات. هەروەها ناوبراوجەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە هێزەکانیان بە تەواوی لە ڕووباری لێتان پەڕیونەتەوە و هێرشەکانیان بۆ باکووری ئەو ڕووبارە فراوانتر بووەتەوە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانمان پێشکەشکردن، هەر شاد و بەختەوەر بن.